ئێمە وەکو کۆمەڵە گەنج لەم شارەیە بە تایبەتی بە هاوکاری چایخانەی میلەت لێرە پرۆژەیەکمان دەست پێکردەوە پرۆژەی بە کەلتورکردنی فیلمە بە هاوکاری سایتی کورت فیلم کە ئەم پرۆژەیە خۆی لە خۆیە لە فەراغێکە کە بینێتەوە کە سینەما لەم شارەیە نییە بۆیە ئێمە شیا و فراغەمان نەمانوێت ئەو شتە بەسەرمان ئازاڵ بێ بۆیە بە مادی کەمەوە بەمکانی کەمەوە توانیمان ئەم پرۆژەیە هیچ نەبێت تاکۆ مەرحەلە بەسەرکەوتووی بڕوە بۆیە لە ڕاستیەکە هیچ یارمەتی کەسمەوە گرتووە نە هیچێک تەنها ئەوەیە کە شوێنی لە چایخانەی میلەت و لێرە لەگەڵ باوکاری کۆمەڵێک گەنج توانیمانە ئەو پرۆژەیە سەر بکەین و لە هەمان کاتیشە ئێمە چاوەڕێ هەموو خەڵکە نابووین کە بە پێشەوە بێن بۆ سینەما بەڵام ئەوە نزیکەی چەند ماهی شەبێت تەجروبەی ماوە کردووە کە لەم شارەیە خەڵکی زۆر هەیە کە ئاشتی فیلم و ئاشتی سینەمایە هەموو هەینیەک یەک فیلم هەیە ئەویش لە کاتژمێر نوێیە هەتاکە ئەو کاتێکی ئاڕوا بەڵام پرۆژەگەروان نامێنێ لە ئێستاوە دەستمەندات و ئەم پرۆژە بە فیلمە کوردیەکان دەست پێەکە بەڵام دوایەکی ناو فیلمە بیانەکانشەوە یاخود ئەو فیلمانێکە گرنگە ناو کۆمەلگایە. ئەم پرۆژەی کە چایخانەی میلەت لەگەڵ هەندێک هاوڕێکە خۆبەخشانە کاری تیاکەن بە هاوبەشی لەگەڵ سایتی کورت فیلم کە هەفتانەی جارێک فیلم کورتە فیلمێک نمایشەکرێ تقریبا وەکو ئەکرێ بیستوێنین بە شانۆیی سەر شەقام کە چالاکێکی گرنگە هیچ نەبێ بۆ شایەک لەو بارە ڕکاتەوە بۆی کە جەماوەر لەگەڵ هەندێک پرۆژەی سینەمایی گرنگ ئاش دەکاتەوە بێگومان گەرمێن زۆر پێویستی بە سینەمایە بۆ کە ئێستا تا هۆڵێکی سینەمایی ڕسمی بە گەرەی ستانداری ڕۆی دەنگ و ڕەنگەوە لە گەرمێنە نییە تاکو ئێستا لە کاتێکا چەندین قەزامان هەیە چەندین ناحێمان هەیە ئەو هەموو گوندەمان هەیە کۆمەڵێک ئەکتەری شانۆی و ئەکتەری سینەمایی چاکمان هەیە لە گەرمیانە بەڵام شوێنێک لێکە کۆیان کاتەوە یعنی بە ئاشکرا فەراغی نەبوونی سینەما لە گەرمێنە هەستی پێکرێت وەکو داواکاری بێگومان پێش هەموو شتێک پێویستی بە پلانی حکوومەتەوەی کە بودجێکی باشی بە تەرخانکە شوێنی بە تەرخانکە کادری بە تەرخانکە لەڕۆی تەکنیک و تەکنۆلۆژیاوە تەجهیزی بکە هەموو ئەو شوێنانە کە بکرێ بە شێوەیەکی زۆر باش پێشکەوتوو بۆ کاری سینەمایی چ نمایی چ بەرهەمهێنان سوودی لێ بێنێەوە پشتیان پێ بەسترێ و حتمما پێویستی بە پلانە پێویستی بە بودجەیە کە لە ئێستای حکوومەت هەندێک پرۆژێ تری لەوە گرنگتریشی ئیهمال کردوێتە تاکو بگاتە بواری سینەما بە تایبەتی لە گەرمیانە. ئەم هەوڵێکی باشە بدرێت بەڵام ئەمە ناگاتە ئاستی ئەوەی کە بڵێن ئێمە کەوتمان سینەمای ینی سینەمای ینی بەڕاستی ینی بە هەموو مواصفاتەکانەوە سینەمایە بە هۆڵ بە سکرین بە سەوت بە دیسیپی بە شاشە بە بینەر ینی بە هەموو پێکاتەکانیەوە پێوترێت سینەما ینی پێویستە ئامادەکاری هۆڵی بۆ بکرێت ئامادەکاری جێگای بۆ بکرێت ئامادەکاری تەکنیکێکی زۆر باشی بۆ بکرێت هەوڵێکی باش درراوە پێشتریش هەوڵ درراوە چەند فیستیڤاڵی جیاواز کراوە کێشەکەەوە تا سینەما لێرە نەبووتە مەسەن ئەم سینەماکاری کوردان هونەرمەندی کورد کارەکەی نەبووتە مهنەیەک تا پێی بژی کارەکەی نەبووتە هەنەیەک تا بتوانێت بە بەردەوامی لەسەر ئەو کارەی ئیش بکات لەبەرە زۆربەی زۆری هونەرمەندان فەرمانبەرن کاری فەرمانبەریەکە نەکاری هونەری بکەن التیزامەکەنە بەکاری دەوام و دایرە و با بڵێم بۆ وەرگرتنی و موچەیەکە پێویستیانە بۆ ڕۆژانەیان نەبووتە هەنەیەک خاڵێکە زەرور بێت سینەماکە لە دنیا و لە زۆربەی شوێنەکانیشا لێرەش پێویستە کەرتی تایبەت کاری لەسەر بکە پێویستە شارەوانەکان کاری لەسەر بکەن پێویستە مۆڵەکان کاری لەسەر بکەن بۆیە ئەو شوێنانەی کەوا ئێستا لە سلێمانی و لە هەولێریش لە دوهۆکیش بۆ نمونە سلێمانی ستی سینەما هەیە هۆڵی سالم هەیە ئەم هۆڵانەیشی حکومی نین قتاعی خاص بەڕێوەی بە لەبەرە سینەما کاتێک کە تۆ ئیشی لەسەرەکەی ئەیدە دەست قتاعی خاص و قتاعی خاص ئەو کارەکات سەرمایشی پێیاکات سەرمایشی پێ دەرەکات چونکە ئەو پێویستی پێەتی وەکو سەناعەتێ بیناسیێنێت ڕەنگە نە حکوومەت ئێستا حکوومەت توانای ئەوەشی نەبێت کە موچەی فەرمانبەرەکان بدە بتوانێت 100 دەفتەر یا 200 دەفتەر یا ملیۆنێ دلار 2 میلیۆن دلار بتار دقایەکە لە دوای 2 ساڵێک 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ ئەبێ وەجیزانە فرەدا ئەجزەیتر بێنێتە کایەوە بۆ نمایشی ئیشەکان بۆیە من داواکەم لە دەوڵەمەندەکان داواکەم لە ئەوانەی کە تیجارن بە تایبەتی لە گەرمیانە لە سنووری کەلارە کفریە خانەقینە ئەو دەوڵەمەندانە بیان بەڕاستی هۆڵی سینەما دروستکەن وەکو سەناعەتیش تەعاملی لەگەڵا بکەن بۆیە بتوانن فلیمەکان پێشانی خەڵکدان خەڵکیش مافی ئەوەی هەیە سەیری ئەو کارە جوانانە بکە بەڵام هۆڵێک بێ پراوپڕ هەموو سینەما بێ ینی هۆڵێکی سینەمایی بێ ئێمە
ماوەی 10 ساڵێکە بێ هەوڵمان داوە هۆڵێک دروستکەین هۆڵەکەشمان دروست کردووە کۆمەڵی ئەجیزە و تەکنیکیشمان بۆی دروست کردووە بەڵام تایزە بەداخەوە نەمانتوانی ئەو هۆڵە وەکو سینەما داینێن چکەم کەوتە سینەماوێ سکرینی سینەما بێ ئەجیزەی پرۆژەکتەری سینەمایی بێ دیCP هەبێ سەوتی هەبێ شتی ئەو شتانە بێ کە بەڕاستی پێڵێن سینەما ئەو کاتە بینەر مافی ئەوەی هەیەکە هەم بە چاو هەم بە گوێگرتن و هەم بە شوێن تەمەتع و خۆشی لە هۆڵی سینەما ببینێ.